وەرزی ڕابردووی خولەکانی تۆپی پێ لە هەرێمی کوردستان بەرەو کۆتایی دەچێت و تاوەکو ئێستا یەکەی تۆپی کوردستان نەیتوانیوە هیچ بڕەپارەیەکی شایستەدارەکان بە ناوبژوانان و سەرپەرشتیاران بدات. ئەمەش ناوبژوانانی بێتاقەت کردووە و داوای مافی خۆیان دەکەن. بەشی زۆریشیان ئامادەنین وەرزی نوێ بەڕێوە بن تاوەکو مافەکانیان پێ نەدرێت. وەکو ناوبژوانێک سوپاسی یەکێتی کوردستانەکەم ساڵانە هەڵدەستێ بە چالاکیەکانی چ لە خولی لاوان هەتا هەموو خولەکانی خوارەوە دەستخۆشییان لێکم ئازیێتیان کێشاو و خولەکان بێمە ناوبژوانە برێ بەڕێو سەرپەرشتیار بە ناوبژوانەکان ئەگەر ئێمە نەبین نادەکان ناتوان یاریەکان بکەن. پێویستە یەکێتی کوردستان ساڵانە بە هەر مەرحەلێ بێ بە هەر شێوێ بە هەر شوێنێ بێ پارە بۆم ناوبژوانە ئامادەکە. ناکرێت ناوبژوانێک ساڵێک لەسەر یەک يعني ئەم هەموو مەسرف و ئەو هەموو کرێسار و کۆپر ئەو هەموو شتەکە ناکرێت بۆ نمونە ناوبژوانێکی گەنجی وەکو من کە تموحم ئیشەکەمە لە سلێمانی و هەڵسم بچم بۆ دووەک ئەبێ 100,000 بێن بە کرێسارە. یعنی تۆ لە خولی نایە بۆ خولی پلەیەک 30 سەفەری واکەی پێویستە بۆ نمونە یعنی هەر هیچ نەبێ پارەی حسابەکەی فانەکەی خۆمان بنم. يعني من ناوبژوانێکم لەوانەیە لەسەر شخصیەتم کە کۆمەڵێشت بۆ ناوبژوان ناخۆشە وەکو یاریزانێگای وەکو من دەڕی بێ نییە. پێویست نییە ناوبژوان قەرزار بێت لە خولی کوردستانە. ناوبژوانان جگەلەوەی شایستەدارایەکانی خۆیان وەرنەگرتووە وەک ئەرچی ناوبژوانی بۆ زۆربەی یاریەکان خەرجی هاتو چۆمانەوە و نانخواردنیشان کەوتۆتە سەر و لە پارەی گیرفانی خۆیان داویانە. بۆیە داواکارن لە یەکەی تۆپی کوردستان بە زووترین کات مافەکانیان بۆ بگەڕێنرێتەوە. ئێمە وەکو ناوبژیوانان لە خولەکانی کوردستان سەربێچەی تۆپەی کوردستان تاکو ئێستا هیچ شایستەی دارایەکمان وەرنەگرتووە سەبارەت بەو یاریانەی کە لە خولەکانی کوردستان بەڕێوە چووە. دەستخۆشی لە یەکێتی تۆپەی کوردستان دەکەم کە بە جوانترین شێوە خولەکانی بەڕێوە بردیە لە ئاستی پێشکەوتوان و هەتا دەگاتە لاوان و ئیتر. بەڵام شایستەدارایەکان پێویستە پێشەوەی خول بەڕێوە بچیت دابین بکرێتن بۆ ناوبژیوانان. بەڕاستی من ڕوویم کامیرم ڕوو قسەکانیشم لەبەر پرسانە. بەڕاستی یەکی تۆپی کوردستان ئەگە پارەی هەبیتن حتمما دەداتە ناوبژیوانەکانی خۆی سەرپەرشتیارە بەڕێزەکان. بەڵام ئەوانیش پارەیان نییە. پێویستە بودجەی تایبەت ساڵانە دابین بکرێتن بۆ یەکێتی تۆپی کوردستان بۆ یەکێتی تۆپی کوردستان بزانی قوتەکەی خۆی چەندە تا ئەو دەوریانەی بە جوانی بەڕێوە باتن حەسەب ئەو پارەی کە لە بندەستیتی. بەڕاستی وەرزی ڕابردوو ناوبژوانان و سەرپەرشتیاران 240 یاریان لە خولی نایە بوو 120 دیاری لە خولی پلەیەک و 145 یاری لە خولی پلە دوو 31 یاریان لە جام بەڕێوە بردووە. ئەمە جگە لە خولەکانی فوتساڵی کچان و لاوان و تازە پێگەیشتوانیش. لە بەرامبەر ئەمەشدا هیچ بڕەپارەیەکی شایستەی دارایەن وەرنەگرتووە. هەر بۆ یەکەی تۆپی کوردستان چاوەڕوانی حکوومەتە و نەیتوانیوە بڕیار لەسەر دەستپێکی وەرزی نوێ بدات لە کاتێکدا نزیکەی 4 مانگە خولی نایب کۆتایی هاتووە. حسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.